فەریق محەممەد حەمدانی جێگری ئەنجومەنی سەربازی لە بەردەم خۆپیشاندانی لایەنگرانیدا ڕایگەیاند کە گەلی سوودان دەسەڵاتیان پێداوە بۆ پێکهێنانی حکوومەتێکی مەدەنی. جا ئەنجامی گفتوگۆ لەگەڵ هاوپەیمانی ئازادی و گۆڕان هەرچیەک بێت، ئەوەش هەمان دەسەڵاتی چاواشەکارانی گەلی میسرمان بیردەخاتەوە، گوایەدایەنە عەبدولفەتاح سیسی و بەوە هەزاران شۆڕژگەڕی بەناو مەترسی تیرۆرەوە خەڵتانی خوێن کرد. چاودێرانی سیاسی بڕۆیان وایە ئەو حکوومەتی کە حەمیدتی دەیەوێت تەنیا کۆمەڵێک فەرمانبەری مەدەنین و فەرمانی ئەنجومەنی سەربازی و خواستی ئەفسەرانی جێبەجێ دەکەن و حاڵەتەکەش زۆر خراپتر دەبێت لە سەردەمی عومەر بەشیر سەرۆکی پێشوو. ڕۆژنامەی نیویۆرک تایمز دیمانەیەکی لەگەڵ حەمیدتی ئەنجامداوە و بە ڕۆژنامەکە دەڵێت ئەگەر من ئەم بەرپرسیارەتیم وەرنەگرتایە وڵات لەناو دەچوو. ئەمەش ئاماژەیە بەوەی هەرچەندە فەریق عەبدولفەتاح بورهان سەرۆکی ئەنجومەنی سەربازی وڵاتە، بەڵام دەسەڵاتداری ڕاستەقینە فەریق حەمیدتیە. نیویۆرک تایمز لەبارەی پەیوەندیەکانی حەمیدتی بە سوعودی و ئیماراتەوە دەڵێت سەرکردەکانی ئەو دوو وڵاتە سەخاوتمەندانە یارمەتی دارایی و لۆجێستی و ڕاوێژیان بەسەر حەمیدتیدا باراندووە. حەمیدتی لەو دیمانەیەدا دان دەنێت بەوەدا کە پاڵنەری ڕاستەوخۆی هێزەکانی پشتیوانی خێرا بۆ لێدانی پەناگیران کردەی هێرشی نزم بووە لەلایەن خۆپیشاندەرانەوە. ئەو دەڵێت یەکێک لە ئۆتۆمبیلەکانیان سووتاندیان و وێنەیان گرت، کاری لەو شێوەیە زۆر کرا. ئەمەش ڕاست قسەی دیکتاتۆرانی ناوچەکەیە کە زیانی مادی بەلایەنەوە بە ڕژاندنی ڕووباری خوێن وەڵام دەدەنەوە. هەرچەندە ئەنجومەنی سەربازی باڵێنیدا بوو لە نزیکترین کاتە لێکۆڵینەوەکەی بخاتە بەردەسی دادگا و ڕایگشتی لێ ئاگادار بکاتەوە، بەڵام جارێکی تر دوای خست. بە پێی وتەی داواکاری گشتی سوودان ئەنجومەنی سەربازی کۆبوونەوەیان لەگەڵداکردوون بۆ ئەوەی ڕاوێژیان بدەنێ بۆ هێرشکردنە سەر ناوچەی کۆڵۆمبیا، کەچی دواتر بەو بیانەوە هێرشیان کردووەتە سەر پەناگیران. سەرۆکی دەستگای دادوەری سوودان ئەوە ڕەت دەکاتەوە کە ئاگاداری لێدانی پەناگیران بێت، بۆیە ئەنجومەنی سەربازی بە ناچاری ڕایگەیاند ئەوانەی هێرشیان کردووەتە سەر پەناگیران چەند ئەفسەرێکی خۆسەر بوون و هیچ بڕیارێکیان بەدەست نەبووە. ئالە سەڵاحی 22 ساڵە کە بە جلوبەرگی سپیە و بە وتنەوەی دروشمەوە گەرم و گوڕ و پڕ لە حماسەتەکانی سەرنجی هەموو جیهانی بۆ لای شۆڕشی سوودان ڕاکێشا، لەبارەی حەمیدتی و میلیشیاکانیەوە گوتی ئێمە بڕوامان وابوو ئەوە ڕوودەدات کە لە لێدانی شۆڕژگەڕاندا ڕوویدا. ساڵانێک بوو حەمیدتی لە دارفور دەیکوشت و دەیسووتاند، ئێستاش سیناریۆی دارفور گەیشتۆتە ناو سەنتەری خوورتوم. بە پێی وتەی سولەیمان باڵدوو لە پرۆژەی بەسا کە دەیەوێت کاری دڕندانە لە ناوچی ململانی ئەفریقادا کۆتایی پێبهێنێت، دەڵێت مەسەلەکە تەنیا دەسەڵات نییە، بەڵکو پەیوەندی بە دارایی و سامانیشەوە هەیە. فەرماندەکانی سوپا و حەمیدتی بەتایبەتی تا بینەقاقەیان نوقمی گەندەڵی بوون، لەبەر ئەوە هەرگیز مل نادەن بۆ حکومڕانی مەدەنی.